ئۆنەر لە ئەسبەرزەکانیدا باشترین و نوێترین تایبەتمەندی پێشکەش کردووە کە ئەویش دیدەن بووین لە بازارەکان وسام عێراق ئەویش ئۆنەر ماجیک 4 پرۆ بوو و لەم ڤیدیۆ ئێستاژماندا باشترین و ناوازەترین مۆبایلی ئاسناوندی کۆمپانیا ئۆنەرمان هیناوە کە باڵادەست دەبێت بەسەر هەموو بازارەکاندا و نرخێکی زۆر باش و تایبەتمەندێکی زۆر سەرنجڕاکێش ناوازە لە خۆ دەگرێت کە ئەویش مۆبایلی ئۆنەر X9 کە بزانین لە چه ئاستێکدایە و چی کردو ئەم مۆبایلەکە ببێتە هۆی باسخواز لە نێو خەڵک و بازارەکانی کوردستاندا با بفەرمین و بزانین لە چه ئاستێکدایە ئەم مۆبایلە. السلام عليكم ورحمة الله. هیوام وەک هەمیشە لە کەناڵە جوانەکەی تێک پڵەسەوە لە پێشەچی و لە سەرەتای باسی مۆبایلەدا لە دیزاین و دەست پێ دەکەم. هەلە بەشی دواوەدا ببینینەوە ما وەکو دوو سکەی قیتاری دەبینی بەم شێوازەیە کە دەوری بەشی پشتەوەکەی هەمووی داگیر کردو. لە بەشی سەرەوەیدا مایکێک و ئایر بلاستەر بەدی دەکرێت کە بۆ کۆنتڕۆڵکردنی هەموو ئامێرە ئەلکترۆنەکانی ناو ماڵ و هەر شتێکە بڵێم بتوانین لە ڕێی کۆنتڕۆڵ پەیوەست بکرێت و بتوانانی گۆڕانکاری شوواری تێدا بکەن و شتێکەوە کەوانی کۆنتڕۆڵ بەکاردێن. لە تەنیشتەکاندا دوگمەی سەوت و دوگمەی پاوەڕبەی دەکرێت. لە بەشی خوارەوەشدا بڵندگۆی و ناوەڕاستەکەشدا هەر بۆ هەمیشە شوێنی دەرچەی تایپسی و بۆ بارگاویکردنەوەکە لە پاڵامیشدا شوێنی دەرچەی سیمکاردەوەیە. لە تەنیشتەکانیشتا هیچ بەجێ ناکرێت و بینە سەر ڕوونماکەی ئەملاو ئەولای چەماوەیە کە لە پاشاندا باسی تایبەتمەندیەکان ڕوونماکەی دەکەین و گرنگترینش لەو بڵێم خاڵی زەوهەری بێ لەم مۆبایلەدا ئەویش ڕوونما بەهێزەکەیەتی کە وەک ئاماژەم پێدا لە پاشان دەدێنە سەر تایبەتمەندیەکانی کە شتێک وای کردووە یاخود بڵێم چەشنێک وای کردووە ئەم شاشە بڵێم بەهێزدە و ناوازە و یعنی دەتوانم بڵێم هەرمایە بە چەکچی لێ بەکارێنێت تاواکو بشێت. لە پاشاندا ئینسێرت و خستنەوە زیاتری بۆ دەکەین و لە بیرشمان نێتێت ئەم مۆبایلە چەماوەشە ڕوونماکەی چەماوەیە بەجددی لەم نرخەدا کە لە پاشاندا ئاماژە پێ دەدەم نرخێکی زۆر تەواوی و سەرسامکەر بێ ئێوە دەبەخشێت کە لە پاشاندا دیدەنی وەک ئاماژەم پێدا ئەوەی دەمێنێتەوە من دیزاینەکەمان بۆ قستەڕ و لە بیرشمان نێتێت ئەم مۆبایلە کێشەکەشی 175 گرامە ئافرین بۆ ئۆنەر کە بەم بڕە باتریە بەرزەی کە لە پاشاندا ئاماژەی پێ دەدەم پرواترەکەی چەندە و لە چتوانایەکدا ئەم کێشە زۆر بڵێم بە زمانی خۆمان سوکە لە خۆ بگرێتەوە ئەتوان بڵێم مۆبایلەکە زۆر تەنکە کە ئەستوریەکەی 7.9 میلیمتر هەر لەگەڵیشمان بمێنەوە تاو کۆتایی کە باسی دیارەکەی و نرخە سەرسامکەرەکەی بەوە دەکەم بمانەوە باشنە سەر بەشێکی تر لە مۆبایل خاڵی دوو هەم لە مۆبایلێدا کە وەک ئاماژەم پێدا بەهێزی ڕوونماکەیتی و پاش تایبەتمەندیەکانی ڕوونما دەستم سەر باسیەم. ڕوونمای ئەم مۆبایلە بە قەبارەی 6.67 ئینچە لە زۆری ئەمۆلید و بە تێکڕای وەڵامدانەوەی یاخود بڵێم خێرایی 120 هرتز و تێک وەڵامدانەوەی سەری 50 300 هرتزە و بەڕوونی فول HD پلس و لە خۆگرتنی 1920 هرتز بۆ ناوبردی تیشکە زیان بەخشەکە. ئەمە هەموو تایبەتمەندیەکی زۆر ناوازە لە خۆی گەورە لە بیرشمانێت بە خاوەندارەتی لە بڕوانامەی HDR پلس و DCI IP3 و لە خۆگرنی سەرویەک بلیۆن ڕەنگیش لە خۆ دەگرێت. کۆتایەکەشی ئاماژەی پێ بدەم ئەویش ڕۆژنایەکەتی 800 تاوەکو 900 نیتز یاخود نێت لە خۆ دەگرێت. ڕوونماکەوە ئاماژەمان پێکرد کە زۆر بەهێزە و ئاستیمان بۆی خۆشەویست خستەڕ و لە چ ئاستێکداوە بە تایبەتمەندیەکانی کە لە مۆبایلەداویش ئۆنەر X9 خاونی ڕوونمایەکی بەهێزکراوە بە شوشەیەکە 0.65 میلیمتر ئەستورە کە لێوارە چەماوەکانی بەرگەی فشاری زیاتر لە 900 مێگا پاسکال دووجا دەگرن کە ئەمەش ئاستێکی زۆر باش و بێوێنەیە کەوالی دەکەن بەکارهێنانی بەردەوامی بۆ ژیان ڕۆژەمانە ئاسانتر بکەیت و لەم سێکی نەرمتر ببەخشێت و تۆ بە زمانی خۆما بەبێ منەتی بتوانێت ئەم مۆبایلە بەکارمێنە کاتی بەربوونەوە لە بەکاتی هەر شتێکدا بکێشێت بە زەویدا یاخود بەگوێرە ئەو تاقیکردنەوەی لە کە بە وردی لە تاقیەکاندا ئەنجام دراون دەتوانێت بەبێ هیچ ئاستەنگێک بەرگەی زۆربەی و بەرکەوتانە بگرێت کە لە ژیان ڕۆژەمانە بەری دەکەون کە ئەوانش ئاخۆ دەکەوێتە خوارەوە ئاماژەم پێدا خود دەگوشرێت داخود پێدا دەکەشرێت بە هەر شتێکدا کە بۆی خۆشەویستمان خستەڕ و کە ئێمە وێزمان پێشکەن داخود هەر قورسایەک بەری بکەوێت یاخود زەبرێک بەر هەر شتێک بکەوێت زیاتر درێژەی نادەمێتر ئەمە ئاستەکەیتی کە زۆر بێونێ و وای کردووە خاڵێکی زۆر زەوهەری بێ لە مۆبایلێ دەکا نرخەکەشی لە پاشانە دەخەمە و دووبارەی دەکەمەوە کە ئاستێکی زۆر باش دەبەخشێت کە لەم نرخەدا دابێت سەرسامکەرە بەڕاستی دەربارەی چیپسێت لە مۆبایلە
موبایلێدا بەکاربەری چیپسێتی سنابدراگۆن 695 5G یاخود بڵێم ڕایەڵی 5G بە قەبارەی 6 نانومەترەکە ڕاستە وەک ئاماژەم پێدە موبایلەکە ئازناوەندە و پرۆسەرێکی زۆر باشی لەسەرەکە ئازناوەندێکی زۆر باش بە نانومەترێکی زۆر کەم و بە ڕایەڵی 5G شەوە بە لە خۆگرتنی گرافی کاردی ئەدرینۆ 619 دەربارەی بیرگە و ڕامی موبایلە لە 6 گیگابایت و 8 گیگابایت پێکاتەوە و بیرگەی 128 گیگابایت و 250 گیگابایت ئەم شانێکە لە بەردەستریمەدا بریتە لە ڕامی 8 گیگابایت و 250 گیگابایت هەر دەزانم چاوەڕێنی ڕختەکەن تا کۆتایی بمێنەوە دووبارە پێش ئەوەش لایک و کۆمنت و سەبسکرایبتان بیرنەچێت کە تاوەکو ئێستانەت کردووە بیکە لایکێکە چیوەی تێ ناچێت ئەوەی بمێنێتەوە لە پلاتفۆرمی موبایلە ئەوی سۆفتوێرەکەیت یاخود و نەرمەواڵەکەیت ڕوو ڕووکاری بەکارهێنەری 6.1 کە لەسەر ئەندروید واتە زێگیرکراوە دەکات دەربارەی کامێرای موبایلە کە لە بەشی دواوە دەست پێ بکەین کە شێوەکەی و دیزاینەکەم بۆی خۆشەویستە و سەرێکەکەی لە 64 مێگاپیکسل پێکاتوە و وێنەی باش و دیتەڵی زۆر باش لە خۆ دەگرێت و کەمێک سپێتی بە یاخودڵم بە فەیسمان یاخود بە هەندێک شوێنەوە دیارە بەڵام ڕەنگەکانی زۆر باش نوتوان بڵێ نزیکە لە سروشتەوە کامێرە دوو هەمیان گۆشەفراوانە بە ڕوونی 5 مێگاپیکسل و بەکاردێت بۆ وێنەی پۆرتریت و وا گۆشەفراوان کە ئەمە لە بەخسەی کۆمپانیای ئۆنەر بێت کە بەم شێوازە بەکاردێ هەم بۆ گۆشەفراوان و هەمیش بۆ پۆرتریت توانێت سودێ ببینێت کامێرەی سێهەمیان ئەویشیان 2 مێگاپیکسلی ماکرۆیەکە ئەمەش ئاستەکەیت و ئیتر بڵێم ئەتوان بڵێم ئۆکەیەک بدەم بە کامێرەی ماکرۆیەکی کە ئاستەکەی بێت ئەویش بینە سەر سێلفی موبایلەکە سێلفی موبایلە قەبارەکەی یاخود ڕوونیەکەی 16 مێگاپیکسلە و وێنەی باشە و نزیکە لە سروشتەوە و بەشی دواوەمان زۆر باش زیاد دەکاتەوە هەمانی و فەیسێکی جوانیش دەبەخشێت دەربارەی ڤیدیۆگرتنش لە موبایلەدا بە 1080 FPS دەفرەیمدا خۆ دەگرێت هەم بۆ بەشی دووەمە بەشی سێلفەکەشی هەروەک لە پێشودا لە بەشی دیزانەکەی بۆ خۆشەویستم خستەوە کە بڕێکی باتی یاخود لە توانستێکی زۆر بەرز و بەهێزی لە خۆگرتووە کە ئەویش بە توانستی 5100 میلی ئەمپێرە کە ڕاستەمە بڕێکی زۆرە و زۆربەی موبایلەکانی توانە کێشێکی زۆر و ئەستوێکی زۆر موبایلەکە دەبێت بەڵام لە موبایلدا تێنکێکی زۆر باش و کێشێکی زۆر باش لە خۆگرتووە کە باژەم پێدا 175 گرامە و دووبارە ئافەرم ئۆنەر کە بڕێکی لەم شێوەدا ئاستێکی زۆر باش پێشکرێت کە توانیوەتی لە پێگەی دی ئەکس ئۆمارێکدا پلەی چوارەم بگرێت و پلەی گۆڵدی پێبەخشێت کە لە ڕووی ئاستە بەرزەکەی و ئاستە باشەکەی کە ئەم پلەی بهێنێت و ئاماژە پێداوە کە دەتوانێت تاوەکو 3 ڕۆژ بەرگەبە دەگرێت و کۆمپانیای ئۆنێری وای خستۆتە ڕوو کە دەتوانێت 2 ڕۆژ بێ هیچ شانکردنێک ئەم موبایلە بەکار بهێنێت بەڕاستی ناوازەیە 2 ڕۆژ ئەوەی دەمێنێتەوە بارگاوی کەرەوەکە لای وەلەوانەی بپرسنی ئایا 10 15 20 واتە نەخێر بەم شێوازەش نیە 6 واتیش نییە وەک ئاماژەم پێداویش لە پێشداویش ئۆنەر هەفتا و بەسەرکەوتنەکانیویش 6 واتی لەگەڵدا بوو ئەم موبایلە بارگاوی کەرەوەکەی 40 واتە و ئاستێکی زۆر باشەوە لە هەمان شێوەشدا لەنێو پاکەتەکەشیدا بەدی دەکرێت ئەمەش بریتە لە خاڵێکی جەوهەر ئەمڕێ باتری و ئەم بارگاوی بوونەوەش ئەوەی تر دەمێنێتەوە لە بەشی موبایلەدا ئەویش نرخەکەیت و حاڵەتەکانی بەردەستبوونیەتی لە کوردستانی ڕادە بە شێوازەکە بە بیرگەی 120 گیگابایت ئەویش نرخەکەی بریتە لە 250 دلاری ئەمریکی و بیرگە 250 گیگابایتیش ئەویش بریتە لە 270 دلاری ئەمریکی و لە 11 خود هەتاوەکو 18 مانگ داواکاری پێشبختی بۆ موبایل لە ناوازە ئەنجام دەدرێت لە هەموو لقەکانی کۆمپانیای ئۆنەر بەردەست دەبێت کە ئەویش دیارێکی بە بەهای 30 دلار لە خۆ دەگرێت کە 30 دلار بڕێکی زۆرە و باشترین و ناوازەترین بیستۆک لە خۆ دەگرێت کە لەوک لە ڕاوێژکاری پۆستەکان داماژەم پێداوە کە چ ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات ئەم بیستۆکە ئەویش ئۆنەر چۆیس X سەیە کە تا بە ناوازەکان توان لە پۆستەکانی من داماژەی پێ بکەن و خوێنێری بن کە بە دیاری لەگەڵ ئەم موبایلە داگات و داواکاری پێشوختێ بۆ ئەنجام دێت لە پاش ئەم پرێ ئۆردەرای خۆ بڵێم داواکاری پێشوختە بەردەست دەبێت بەوەی خۆشەویست و ڕەنگەکانیش کە بیرم چوو بەوەی خۆشەویست خەمەڕ و ئەوش ڕەنگەکانی موبایل داویست زۆری سلڤەرەکەیت یاخود زیوی کریستاڵ و ڕەنگی سۆز و ڕەنگی ڕەشیش بەردەست خرا لە موبایلێ ئیتر هەر ئەمانە بوون ئەم موبایلە بۆ کەی گونجاوە بۆ کەی گونجاوی ئەم موبایلە بۆ کەسانە گونجاوە کە ناتوانم بڕیست لە نێوان 200 دلار دەدەن بە موبایل یاخود موبایلێکی زۆر باشیان دەوێت لە ڕووی باتری لە ڕووی ڕوونماوە یاخود بڕێن بە هێزی ڕوونمایەوە کە بتوانێت بەبێت ترز ئەم موبایلە بەکار بهێنێت بۆشکان ئیتر هەر بە بەختەکەش دەگەڕێتەوە کە خوای گەورە بەختێک دەبەخشێت کە دەشێ ناشێترەوە گەر بەڵام بەهێزی شاشەکەیمان بۆی خۆشەویست خستەڕۆ بۆ باتری و بۆ ڕوونمای و بۆ دیزاین و دیزاینەکەشم لا جوانە
بەلای شێوێک هەندێک جوانە بەلایش هەندێک جوان نییە و ڕوونماکی چەماوە بە نرخە بەڕاستی شۆکهێنەر یعنی بڵێم خاڵی زەبەر لە مۆبایلدا ئەویش باتریەکەیتی دیزاینێتی و ڕوونماکەیتی لە مۆبایلێدا و نرخێکی باشی لە خۆگرتووە دیارێکی زۆر باشی لەگەڵدا تر هەر ئەمانە بوون ئەوەمان خستەڕوو بۆ چێ گونجاوە بۆ چێ گونجاونێ مۆبایلەکە ئاستە بەرزەکەی زەوەرەکانەوە بۆی خۆشە خستەڕوو پێشەوەی کۆتایی پێ بهێنین ئاماژە پێتون بۆی خۆشەویست لایک و سابسکرایب کۆمنت تا بنووسی بۆ ئەوانەی کە نوێن لایک و سابسکرایبتان بیرنەچێت و ئەوانەشی هەر تا ئێستا لەگەڵمان بە سوپاستان دەکە لەگەڵمان بوون لایک کۆمنت و زۆرترین کۆمنتشمان بۆ بکەن و ئیتر ئەمە پژیرەکە بۆ ئێمە لێرەشەوە سپاسێکی بێپیان بۆ کۆمپانیای ئۆنەر کە متمانەی بێمە بەخشی بۆ خستنەڕووی ئەم مۆبایلە ناوازێ و تاوەکوی مەژدیدنی ئەوەی خۆشەویست بکەین هەر شاد و کامەران بن تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ بێت